یەک هەفتەمان ماوە تاکو ئێمە سەرکەوتنێکی گەورە و مێژووی تۆمارکەین لە داستانە دوور و درێژەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی بەردەوامکردنی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. دەستخۆشیتان لێ دەکەین کە وەکو یەک حزب بە یەک دەنگ یەک ڕەنگ بەبێ باڵ و جیاوازی یەکێتیانە تا ئێستا هەڵمەتێکی نایابمان بردووە بەسەر و توانیومانە ئەو شەپۆلەی کە لە مانگی پێنجە ئاماژەمان پێدا، شەپۆلە سەوزەکەی کە وتم بەڕێوەیە گەیانتانە کوردستان و شار و شارۆچکەکانی کوردستانتان سەوز پۆش کرد و لە دهۆکەوە تاک و گەرمیان جۆش و خرۆشێکی بێوێنە ئەبینین لەناو کادر و دڵسۆز و لایەنگرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ترس و لەرزێکی زۆری شەبینین لە چاو وتەکانی نارەکانمان، چکەن بینیویانە کە یەکێتی هەڵەسێ لە خەو، کە یەکێتی نێوماڵی خۆی ڕێکە خاتەوە، کە یەکێتی نێو خۆی ئاش دەکاتەوە، کە یەکێتی ئەو کەسانەی کە لێی دوور کەوتونەتەوە نزیکیان ئەکاتەوە، کە یەکێتی قەناعەت بە ئەو کەسانە ئەکاتەوە کە ڕەنگ بێ لە جاران دەنگیان بەلایەنێکی تردا بوو بێ کە قەناعەتیان پێ ئەکاتەوە بێن دەنگ بدەنەوە بە یەکێتی. خەڵک ئەیبینن، نارەکانمان ئەبینن، یەکێتی بووەتەوە بەو هێزەی کە تەقلە بە فیل لەیات. و ئێستا تۆ یەیت بەراوردی لایەنەکانی تر بکەی. من هیچ پلانێک نابینم. من نازانم حزبەکانی تر بەرنامەیان چییە بۆ 4 ساڵی داهاتوو، چکن هیچ پلانێکیان پێشکەش نەکردووە. 3 هەفتەیە تەنها تەحلیل و تەفسیر و ڕەخنە و نوقورچ و بەردەهاوێژنە شعارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکێ ئێمە ئەزانین ئێوە دژن، ئەوانە هەر دژ بوونە. خەڵکیش زانیوێتی کە ئەو لایەنانەی کە هەر ڕەخنە ئەگرن هەر دژایەتیان کردووە لە پێناوی دژایەتیکردن، بەڵام هیچ شتێکیان پێشکەش نەکردووە، بەردێکیان نەخستووەتە سەر بناغی کوردستان بەرەو ئارامی، بەردێکیان نەخستوەتە سەر کوردستان بەرەو خۆشک و زەرانی، بەرەو گەشەپێدانی بازار، بەرەو زیادکردنی هەلیکار، بەرەو باشترکردنی خزمەتگوزاریەکان. بۆیە خەڵک ئەمڕۆ ئومێدێکی زیاتری هەیە بە یەکێتی نیشتیمانی کوردستان، چکەن ئەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان پلانێکی هەیە بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی، پلانێکی هەیە بۆ بەدەستهێنانی ئارامی لە کوردستان، پلانێکی هەیە بۆ دەستەبەرکردنی هەلیکارێکی زیاتر بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان، پلانێکیشی هەیە بۆ باشترکردنی خزمەتگوزاریەکان. ئەمانە تەنها دروشم نین، ئەمە هەر شعارێک نییە کە ئەوها هاتوین پێتان بڵین وەرن دەنگمان پێ بدەن کوردستانتان بۆ دەکەین بە دووبەی یان وڵاتێکی تر. نەخێر، ئێمە نەهاتوین بەڵێنێکتان پێ بدەین کە پێمان جێبەجێ نەکرێ. ئێمە ئەتوانین ئارامی دەستەبەرکەین لە کوردستان، نەک لایەنێکی تر. ئێمە ئەو هێزە بووینە کە هەمیشە کەی پێویستی کردووە دەستی ئاشتی درێژکەینەوە و واز لە داواکاری و مافەڕەوەکانی خۆمان وەکو حزبێک بهێنین، بین گەورەی خۆمان بنوێنین. من پێی ناڵێم تەنازل، گەورەی خۆمان بنوێنین لە پێناوی ئارامی. ئەوە ڕێبازە دروستەکەی هەواڵ مام جەلالە.